مامۆستا هۆکاری گرتبوونەوەی ئێوە چێ لە بەردەم ئەنجومەنی وەزیران؟ سپاس بۆ ئێوە وەکو مامۆستایانی وانە بێژی لادرا و لە پەروەردەکانی پەروەردەی ڕاپەڕینەوە هاتوون. طبعاً هەموو پەروەردەکان بەشدارن لەم گرتبوونەوە داوا دەکەین بگەڕێنەوە سەرکارەکانمان و بکرین بە گرێبەست بە بڕیارێکی گشتگیر بەبێ جیاوازی پسپۆڕ دابنرێنەوە لە پەروەردەکاندا. مامۆستا ئێوە چەند ساڵ خزمەتتان کرد؟ دوای چەند ساڵ ئێوە لادراون؟ مامۆستاکان هەموو خزمەتیان زۆرە، ئەنجا هەر یەکەیان بە هۆکارێک لابراون و نەخراونەتەوە شوێنی خۆیان. بەڕێستان لەکوێوە هاتوون؟ پەروەردەی ڕانیەوە هاتوون. ئەوانەی ئەمڕۆ گرتبوونەتەوە هەموو شار و شارۆچکەکانی تێدا؟ لە هەمووی تێدا هەتا دۆ خۆشی تێدا. بەڵێ داواکاری ئێوە چێمە؟ داواکاریەکەمان ئەوەیە دابنرێنەوە بەبێ جیاوازی بە یەک بڕیار وەکو مامۆستا بەڕێزەکانی پارک کە ڕێژەیانی زۆر بوو، یەک بڕیاریان بۆ دەرچوو بەبێ جیاوازی پسپۆڕ دابنرانەوە. ڕێژەیان 38,000 بوو، ئێمە ڕێژەکەمان زۆر کەمە، ڕێژەمان 500 مامۆستایە. بە ئاسانی دەتوان لە پەروەردەکان فەراغیشیان هەیە، پێویستیان پێمانە، چکە بە بەردەوامی مامۆستایان خانەنشین دەبن. زۆر سپاس مامۆستا. ناوی جەنابەت؟ مامۆستا دێکان. دێکان چێ؟ خێرۇڵڵا. زۆر سپاس. مامۆستا بەڕێستان لەکوێوە هاتنووە بۆچی ئەمڕۆ گرتبوونەتەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران؟ من لە شارە زوور هاتوون لە دراوی مامۆستای وانەبێژی لە دراوی پەروەردەی هەلارم. ئێمە داوای دامەزرات نەکەوە دیارە مامۆستا لێرە ئامادەن ساڵانی خزمەتیان کردووە لە مامۆستایەتی لە گەردی پەروەردا و مامۆستایەتی، بەڵام دواتر بە کۆمەڵی هۆکارە مامۆستانە لادراون بێبەش کراون. دواتر ئێمەش وەکو مامۆستاکانی پێش خۆمان کەوان شوانە بێژ بوون لەو کاتەدا کە لە ئەرکتابوون کرابن بە گرێبەست. ئێمەش ئەم مامۆستایانە ئەمانەوێت وەکوان پێن بە گرێبەست بۆ شانەی کە لە کەرتەکانی پەروەردە دروست بووە لە جێگەی ئەوان دابنرێنەوە. هۆکاری لادرانی ئێوە چه مامۆستا؟ لادانی ئێمە کۆمەڵی هۆکار هەیە، یعنی هەر مامۆستای گەڕێتە بۆ هۆکارێک، چکانی مامۆستامان هەیە مامۆستای میلاکە هاتوتە جێگەی بۆیە ناچارە لابراوە، وەری هەم مامۆستا هەیە بۆ نەزەواجی کردووە لە شارێکە گوازراوەتە بۆ شارێک، بەڵام گواستنەوەیان بۆ ئەنجام نەداوە، ناچاری واز بێنێت. وانێ مامۆستایکیش هەبووە بوونە بەڕێوەبەرەکە یان ڕێگەی کەسایەتی حیزبەکانەوە پشتگیریان هەبوو کەسی تر لە جێگەی دانراوە. وانەیەکیشی لە مامۆستا پیاوەکان کەمە ڕێژێکی زۆر کەمە کە موچەی وانەبێژیاکەی وانەبێژی کە پێی دراوە بەشی بژێوی ژیانی نەکرد لە ناچارێ وازیەنەوە. پێشەکی بەخێر بێن، دەستان خۆش بێ، ئێوە نەبن ئێمە پەیامان ناگاتن. ئێمە مامۆستا وانەبێژی لادراوین، ئەمن مامۆستا وانەبێژی لادراوی پەروەردەی خەباتن. داوا دەکەین ئێمە ژمارەمان کەمە، داوا دەکەین وەکو ئەو وانەبێژانێکەوە پێشووتر ژمارەیان 38,000 ئێمە 500 مامۆستاینەوە. هیچ کولفۆکی وەهاش ناکەن سەر حکومەت، بەڵام لە هەمان کاتیشدا مامۆستایەکی زار زۆریان دێ لە قوتابخانەکان، هەر قوتابخانەش دەچی دوسێ چار مامۆستای پێویستە، نازان چ بکەن ئەو فەراغاتێ بکەن و نازان هۆکارەکە چ بۆ دامان نانێنە. ئێمەش داوای حەقی خۆمان دەکەین لە پێش ئەنجومەنی وەزیرانی ئێستاکە هیوادانی سەرۆکی حکومەت کو خەمەکی لە 38,000 وانەبێژ کردە گرێبەست، ئێمەش 500 مامۆستانی ئێمەش کاتە بە گرێبەست.